بەڕایتەوە ڕێگرتن لە زێدەڕۆیی لە بەکارهێنانی کارەبا قەیرانی کارەبا چارەسەر دەکات؟ ئەم کاتتان باش. من مازن نەوزادم لە هەولێردا دەنیشم. پێم وایە هەرێمی کوردستان ئێستا کەوتوتە بەر بارودۆخێکی هەستیارەوە کە بە هەزاران ئاوارە لێرە نیشتەجێ بوون، بۆیە ئەوانیش مافی ئەوەیان هەیە کە کارەبایان بۆ دابین بکرێت، بۆیە ئەمە دەبێت هۆی کەمی کارەبا لە هەرێمی کوردستان بەگشتی، بۆیە نابێت ئێمە زیادەڕۆیی بکەین لە کارەبا بۆ ئەوەی هەمووان سوودمەند بین پێکەوە و دەبێتیش هەمومان هاوکار بین بۆ ئەوەی بە کوژانەوەی گڵۆپێک ماڵێکی تر ئاوادام بکەینەوە، واتە ماڵێکی تر ڕووناکتر بکەینەوە. سڵاو، من بەکردێرانی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. بە نەزەری من ئەگەر بێت و خەڵکی عێراقی یعنی کوردستانی خۆمان بێت و زیادەڕەوی نەکەن و ئیسراف نەکەن لە کارەبادا یەک عیبی نامێنێ. ئەلان بەمە باس لە ڕۆژهەڵات لە ئێرانێ ئەو جیازێکە بۆ کارەبان داناوە بێت و مەسانگە کارەبای کەم زیادە مەسرەفکەی زیادت بۆ حیسابەکە، کەمی مەسرەفکەی کەمت بۆ حیسابەکە. دوایەوە شەگەر مەسەن لە ئێمە کابرا مەسەن کەم مەسرەف کات و زوو پارەی کارەبایەکەیدا خەڵات دەکرێت لە نەو دایرەی کارەبایی ئەوانەدا. بەڵێ بێگومان کارەبا باش دەبێت، چکە خۆم مانم لە گەرگە شاری هەولێرە لە گەڕێکیش ناحکومی کە کارەبا بەردەوامە بەکارتە. ئەوە ژوا دەکە کە من کارەبا زۆر بەکار نێنم، کارەبا تا خەرجێکی زیاتر کەمکەمەوە خەرجێکی کەمکەمەوە داوام لە حکوومەتەوەیە کە بۆ ئەوەی کارەبای هەموو کوردستان ئاوا بێ کاتەکارت و بەڕای من مەسرفێکی کەم و کارەبای بەرداوامی خەرجی کوردستان دەبێت. ئەودەمەوە باش ئەس پارێزەر بەنگر مەسەلەم خەڵکی دانیشتۆی دووەکێمە جیاتە سوتەمەنی حکومەت بەرێ خوبدەتە سەرچاوەیەت ئاوی بۆ دامیکردنا کارەبێ ئەوژێک سەرچاوایەکی گەرەک باشە ببێ چەندێ دێشێتن حتا ڕۆدایەکی باش کارەبێ دابینکردنیش بۆ هەوڵاتیان. سەبارەت زێدەڕەوی سەر کارەبێت شلای هەوڵاتیان بەک بدیت نامن gelek zêderawî dikin şilayê hewlatiyan ve eger her hewlatiyek li cihê xwe de harî kar bîtin ser hikûmetê bêguman ev çende dê bîte bar sivîgehê jî ser hikûmetê û dê hem carek vedê hikûmet şîtin ew ê karebê li xizmeta hewlatiyan da vêxte karî. Zor spas.